پاراستنی یان ئەرکی چاکە بۆ پاراستنی ژینگە کە ئەمەش هەر ئەگەڕێتەوە بۆ ئەوە کە تۆ ئەمە بەکارێنیتەوە نەیخیتە ژینگەوە دووبارە. ئێمە زۆربەی کات باس لە پاراستنی ژینگە ئەەکەین بەڵامە کوتاک ئەبێ خۆمان بە پرسیارەتی یەکەم بزانین بەرامبەر بۆ پاراستنە. سەرکۆ لەوانەیە ئەم قسەی کە ئێستا ئەکەم بۆ خانمان بە تایبەتی تۆزێک ڕاست بێت لەوەی کە زۆربیان ڕۆژانە مادە پاکەرەوەکان بەکارهێنن لەوەی کە ئەیانەوە ماڵەکانیان یاخو شوێنە گشتەکان ئەمە پاکی ڕابگرن بەڵام نازانن لە کۆتاییە چ کاریگەرێکی خراپ لەسەر ژینگە بەجێ ئەهێڵن. لەوەش گرنگتر ئەوەیە کە ئێمە بەگشتی بڵین هۆشیاری تاک بەرامبەر ژینگە چونکە کە ئێستا زانین گفتوگۆی ژینگە لە جیهانە گفتوگویەکی گەرمە چەندین کۆنفرانس و سیمینار و چەندین کەسانی پسپۆر هەوڵێن کە بتوانن چارەسەر بۆ کێشە و گرفتەکان بدۆزنەوە هەوڵێن بە شێوازێکی باش گرفتە سەرچیەکان کە بەداخەوە ئەوەی کە بەپێی ئامارەکان کاریگەریە مرۆییەکان زیاتر دەستی هەیە لە پیسبوونی ژینگەیە. جا ژینگەش ئێمە بەسەرچاو ئاویەکانی زەریا و دەریا و ڕووبارەکانەوە هەتاوەکو هوشکانی و دارستان و گیانلەبەرەکانیشمانەوە کەمانە هەمووی تەواوکەری یەکترن کە بتوانین بە شێوە لە شێوەکان هۆشیاریمان هەبێ و لای خۆشمان چەند گرنگە ئێمە هەر تاکێکمان هۆشیاری ژینگەیمان هەبێ کە زۆر گرنگە بۆ ئەوەی ژینگەکەمان پارێزی. جام ڕۆیمە گفتوگۆکی لەسەرم بابەتە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر یاسین ئەحمەد ئەمین کە پسپۆری ژینگە و سەرچاوی ئاویە کە بەڕێزان لەلای ئێمە میوانە. دکتۆر ژیان زۆر بەخێر بێ بەیانی و زۆر بەخێر بێ. دکتۆر با سەرەتا لەوە دەست پێ بکەین چەند گرنگە کە ئێستا لە جیهانە بۆ تا گفتوگویەکی گرنگ باسی ژینگە و پیسبوونی ژینگە و گەرمبوونی گۆی زەوی ئەمەنەش گرنگە کە تا کۆشیاری هەبێ بەرامبەر ژینگە ئەمە چۆنە؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە ئەلبەتە ئەرکەکانی تاک بۆ پاراستنی ژینگە خۆی لە دەخاڵە بینێتەوە بۆ نمونە بەکارهێنانی بایک ئەڵێ پاسکیل بڵین نەک سیارە بۆی CO2 کەم بکەینەوە گازی دۆمۆکسیدی کاربۆن سێ ئارمان هەیە 3Rs بە ئینگلیزی ریدیوس ریوز ریسایکل بڵین کەم بەکارهێنانی مەوادەکان ئەگەر تا بکرێ کەمی کەینەوە مەسەلەن خۆڵ و خاشاکمان کەم بکەینەوە کەمی بەکاربێنین ئەمە ریدیوسە کەمکردنەوە ریوز بەکارهێنانە و دووبارە بەکارهێنانە تۆچی بۆ بازار ئەەکەیت علاگەیەک با بڵین خواردنی تێنی تۆ علاکە بەکاربێنەوە بۆ خۆڵ و تەنەکەی خۆڵەکەت با بڵین مەچۆ علاگەی تر بکڕە بۆ نمونە بڵین ریسایکلیش بەکارهێنانەوەی ئەو مەوادانێ بۆ نمونە ریسایکلکردنی پلاستیک و ئەمانە تەمەنهینەکان زۆر ناڵم دەدانن یەکێکی تریان کەمکردنەوەی ئەو مەوادە کیمیاویان ریلیزی کیمیکەڵ بۆ با بڵین بۆ ئینڤایرۆمنت چونکە ئەو مەوادە کیمیاویانە بەڕاستی نامۆن بە ژینگە ژینگەیەکی سروشتیە ئەم ژینگەیە هەزاران ساڵە هینی خۆی با بڵین باڵانسی خۆی وەرگرتووە هاوسەنگی خۆی ڕاگرتووە کە تۆ ییت مادەیەکی نامۆ مادەیەکی دروستکرا و فڕێیتە ژینگەوە بە دڵنیاییەوە ئەو هاوسەنگیە تێکەیە کە هاوسەنگەکەی تێکگا هینی خراپی هەیە با بڵین نەتائیجی خراپی بۆ نمونەوەکو زیابوونی دۆمۆکسیدی کاربۆن کە هیچێک لە خراپیەکانی گۆڕانی کەش و هەوایە بەڕاستی چونکە زیابوونی دۆمۆکسیدی کاربۆن لە بەرگە هەوای زەویە هینی زۆرە یعنی با بڵین بە ئینگلیزیڵێک کۆنسیکوەنس یعنی با بڵین دەرەنجامی زۆرە یەکێک لەوانە گەرمبوونی گۆی زەویە و کە گۆڕانی کەش و هەوا و گۆڕانی بارانبارین و مەسەلەن برزبوونەوەی پلەی گەرما و ئەمانی لێکەوتۆتەوە خراپیی تری زیابوونی ترشێتیە لە ئۆقیانوسەکانە ئەسیدیتی هێواش ئەسیدیتی لە پۆڵەکانەوە لە با بڵین لە جەمسەرەکانی زەویەوە ئەکشێت بەرەو خوار یعنی ئەگەر وای لێبێ ئەسیدیتی با بڵین پێچی ئاوی دەریا و زەریاکان دابەزێت چکە ئێمە زانین پێچ حوت نیوترەڵە لە ژێر حوت ترشە لەسەر و حوت بەرەو تفتی ئەڕوا ئەو با بڵین زینەوەرانەی کە لە ناو ئاوان بەتایبەت ئەوانەی کە وەکو هینیچان هەیە قاوغێکی با بڵین سەدەفیان هەیە ئەمانە ئەتوێنەوە ئەمرن ئەگەر ئەمان ئەم تۆش زینەوەرێک کە لە ژینگە دەرەهێنی کۆی با بڵین علاقە ئیکۆسیستمەکە تێکەیت کە تێکتدا دیسانە و باڵانسەکە تێکچوو لەبەرەوە ئەو مەوادە کیمیاویانەش بە دڵنیاییەوە زەرەری خۆیان هەیە بۆچی لەبەرەوەی شتێکی تازن هەمووشیان ترشن زیاتر ئەسیدن ئەوانی کە بۆ پاکەرەوە بەکاریان مەسەلەن دانەیەک هەیە لێرە لە بازاڕە ئەوەی پێڵێن معجیزە مل خوارەکە ئەوە ترشە
ئەسیدێکی زۆر ئەوەیە زۆری SCL و ئەوانن تشتی کلۆریک و ئەوانن ینی بەڕاستی کارە ساتە ئەوە ینی هەر لە سەر با بڵین مەواد و شتەکەی ناو ماڵەکەش خراپی هەیە چونکە کۆنکریت و زۆرەی ئەو مەوادانی کە مەسەڵەن شەربەتی بینی کاشیەکانە یا ئەرزێکی کۆنکریتیە کۆنکریت خۆی تفتە ئەمە ئەسید ترشە با بڵین کارلێکە چی لێکە ئەی ڕزێنێ هەڵێ وەشێنێ ینی تۆ لەکە لە حەمامێکە ئەو هینە بەکارەهێنی هێواش شێواش سیرەکەی شەربەتی بینی کاشەکە هەڵەیە ئاوکە داوەزێ کە چوە ئەچێتە ژێر کاشەکەەوە جارێکی ترجا کاشەکە هەڵە بێت هەڵە سێت بڵین دەبە ئەبێ ئەمە هەر وەکو با بڵین ناحیە ئینشائیەکەی لەیۆ زەرێری اینجا ئەم ترشە تێکەڵی ئاوەڕۆ ئەبێ ئەچێتە ناو با بڵین مەجاریەکان و زێرابەکانەوە ساڵێکیان پێم وابێ هینی شارەوانی سلێمانی تەندەرێکی هەبوو لەسەرەوە لە ناو یەکێک لە بۆکسەکانە تەمەن مەجاری بۆری ئاوەڕۆ با بڵین کە گەورە ئەبێ ئەکرێتە بۆکس چوار گۆشە لەبەرەوەی دروستکردنی ئاسانترە مقارنەتەن بە بۆری کە دایمیتەرەکە گەورە بوو لە ناو بۆکسەکانە شیشەکە دەرکەوت بوو ینی بۆچی لەبەرەوەی ئەوە نەمەوادی خراپ بەناو ئاوەڕۆکە ڕۆشتووە پێم وابێت لەسەرەوە بۆ ئەو شوێنەی کە زیاتر باتری فرۆش و شتەکانی لێیە چکە ئەوان باتریەکانە شۆن و ئەیکەنە ناو زێرابەکانەوە جارێکی تر تەمان کۆنکریتەکە هەڵی یابوو شیشەکەی کە دەرکەوت هێوار شاشتر ئەو هینە چۆڵی ئەڕزێت لەوانێ بڕوخێ هینەکە بۆکسەکە بن ناڵم تەندەرێکیانە بوو بۆ چاکردنەوە و داپۆشینی ئەو شیشانە ئەمە هەر لەوە زێرەر ئەیات اینجا ئەگەر چووە ناو سەرچاو ئاوەکانیش بۆ نمونە ئاوڕووی سلێمانیە چێتە تانجەرۆ لە تانجەرۆ چێتە دەریاچەی دەربەنی خان لەوێ کێشت بۆ دروستەکان زۆر باشە دیکە بام لەسەر ئەم خاڵە بمێنمەوە هەنێجار خانمان چکە لەوەی کە مادەیەک بەتەنیا بەکارە هەنێجار دووسێ مادەش بەیەکەوە تێکەڵ ئەکەن لەوانەیە ئێستا هەنێجار تێبینیەوەشمان کردبێت کە ئەچینە شوێنەکە بین ڕەنگی ئاوەکە گۆڕاوە لەوانەیە هەنێ گۆڕانکاری کەش و هەواش و گۆڕانکاری سروشتی شۆکار بەڵام بەکارنانی ئەمادە پاکەرەوانش هۆکار نییە؟ هۆکارە بە دڵنیاییەوە حتا بەکارهێنانی سابون و تایت دترجنت ینی فۆسفۆری تایە ئەم فۆسفۆرە ئەبێتە یوتریفیکیشن چییە؟ زیادبوونی قەوزەیە بە ڕێژەیەکی زیاد لە ئەوە طبیعی کە ئەم قەوزە زیاد بوو قەوزەکە ئەمرێ کە مرد شیە بێتەوە کە شی بۆ ئەسڵەن ئۆکسسیژینی تواوی ناو ئاوەکەش داگرێ خەتەر دروستەکە بۆ سەر ماسی و شتەکان وەکو تەبەقەیەک بەڕووی ئاوەکە ئەگرێ نایڵێت تشتی خۆر دابەزێتە خوارەوە ینی هینی زۆرە بەڕاستی جا ئەو مەوادە هینانەش بە دڵنیاییەوە هەمویان کاریگەری خۆیان هەیە هەتا ناڵێم دترجنت کە ئێمە تایت و سابوون و ئەمانە زۆر بە ئەوە بەکارهێنی بەڕاستی لەگەڵ ڕێزما بە ناوشیاری بەکارهێنین چونکە لەوە چه کەمێتێکی زۆر بەکاربێنین ئەوەی کە لە غەسالەی ماڵ و لەمانە و بۆ خۆشتن و بۆ شتنی هەشتینێک زیاد لە پێویست بەبێ هیچ ئەوەیەک با بڵین ڕێگریە گیاستاندەردێک پاکەرەوەکان بەکارێن کە ئەمەش دیسانەوە خراپی خۆی هەیە بە دەر لەو مادە کیمیاویانە بەڕاست. دکتۆر خاڵێکی تر هەیە ویشکە ئێمە چۆن بتوانین هۆشیاری بینە مناڵەکانمان ینی لە مناڵەکانمان و جارێکی تر هەنگاوە بنین دەست پێ بکەینەوە ینی ئەوەی کە خۆمان پیاەتە پەڕین مەترسیمان دروست کرد دەستی خۆمانی تایە ناهۆشیارانە مامەڵە لەگەڵ مادەکانی بەردەستمانە ئاکەین ئێمە خۆمان وا مناڵەکانمان فێرکە نەک داینیشێنین مناڵەکە باسێری هەڵسو کەوتی من بکە لەسەر شەقامەکەم مناڵێک باسێری من کاکە دەبەیە هەڵەگرمەوە ئەمانە تا چەند ئەبن شتی زۆر سادە بەڵام ئەبێتە کاریگەری گەورە لەسەر ژینگە ئەمانە چۆن ئێمە بڵاوکەین شتەکە ئەو هینە دەست خۆش بەیانی هینێکی جوانە ئەوە بەڵام شتێکی درێژخایەنە پرۆسەیەکی درێژخایەنە بەڕاستی بە ساڵ و دوان و با بڵین ئەوە دروست نابێ ئەبێ ئەمە بە وەکو جیلێک ئیشی لەسەر بکەیت تۆ لە با بڵین لە باخچەی ساوایانەوە لەگەڵ مناڵەکە قسە بکەیت بەو جۆرە ئەو شیاری لەلا دروست بکەیت ئەبێ گەورەکانیش با بڵین بینی زیڵێ ڕۆڵمۆدێل بن یعنی با بڵین ئەوە بن کە لاساییان بکەنەوە من ئەگەر خۆم
گوێ بە ژینگەکەم نێم و ئەوە نێم مناڵەکەشم لاسایی مەکاتەوە. جا بە مەسەلەی پارێزگاریکردن لە ژینگە بەڕاستی چەند لایەنەیە، لایەنێکیان هەتایەتە سەر سایکۆلۆژی ئینسانەکان. بۆ نمونە ئینسانەکانە بێت سەریح بن وەنیە سلەوانێت تۆ لە من بپرسی من بڵێم قەت با بڵێن کلێنێکسێ فرێنایە مەسەر ئەرزەکە بتڵێ فرێنایە، بەڵام ئەگەر لە چاو خەڵک دوور بم لەوانەیە لە جامی سیارەکانمانەوە شتەکان فڕێینە دەرەوە. بۆچی لەبەرەوەی ئەم شتەمان لەلا دروست نەبووە، کەس با بڵێن مهتەم نییە بە ژینگەکە ئەبێ دەست پێ بکەین بەڕاستی. یعنی لە سەرەتاییەوە لە باخچەی ساوایانەوە ئەم مناڵە ڕابهێنرێ لەسەر ئەوە، ینی هین هەیە توێژینەوە هەیە لەسەر ئەوەڵێ بە کەسەکە ئینتیمای هەبێ بۆ وڵاتەکەشی بە دەرەجەی یەکەم. ڕاست ینی من ئەگەر دڵم بە وڵاتەکەم نەسووتێ خۆم بە کورد و کوردستانی نەزانم بەڕاستی گوێ بە ژینگەی کوردستانیش نایە. ینی هەتا بۆعدێکی سیاسی هەیە ئیشەکە، ینی دینیە، سایکۆلۆجیە، سیاسیە، ئەمانە هەمووی یەکەگرنەوە لە ئەخیرە لە کۆتاییە ئەو شیاریە دروست دەبێ. ینی ئێستا ئەگەر سیرکەی نادادیەکی کۆمەڵایەتی و ئەوە هەیەوە نیە جیاوازی لە پێدانی با بڵین امتیازات و موچە و ئەم شتانە هەیە، ئەمە بۆ خۆی واکە تاکەکە تاکێکی نابەرپرس دەرچێ ئەبێت تو ئەمانە چاکیت. ینی حەڤە گۆڵی UN هەیە بە تاوەکو 2030 ئەبێت جێبەجێ بکرێ. ئەم حەڤەیە یەکیشان لەوە ئێڵە یەکسانی هەتا ڕێزگرتن لە مافی ئافرەت مەسەڵەن ئەمانە یەکێک لە هینەکانە گۆڵەکانە با بڵین هەدەفەکانە. ئەبێت تۆ شتەکە هەمەلایەنەیە بەڕاستی ناکرێتەوە تەنها لە قوتابخانە دەرسی پێ بڵێ، بەڵام لە دەرەوەی قوتابخانە و لە ماڵ لە کۆمەلگا لەمانە ژینگەکە لەبار نەبێ بۆ کەسەکە ئەوەی لەوێ وەرێگرێ وەکو دەرسێک سەیرێکا بەڕاستی، ینی هیچی لەلا دروست ناکا. بەڵام ئەگەر هەموو ئەمانە یەکیان گرتەوە لە کۆتایە کەسێکی شار دروست دەبێت. ئیتر ئەم کەسە وشاری کۆمەڵایەتی هەیە، ژینگەیی هەیە، لەوانەیە بڵێم بە جۆرە لە جۆرەکان ئینتیمایی بۆ وڵاتەکەی خۆی هەیە. ئەبێ ئەمانە بە دوای یەکا بەڕاستی ئەوە بکرێت ئەجینا کاریگەری نابێت وەکو ئەو ئیشانەی کە کردومانە ئێمە لەوە پێش سیرمان کردووە نەتیجەی نەبووە. زۆر باشە دکتۆر یاسینەوەکو کەسێک لە پسپۆڕی سەرچاوەکانی ئاو لە ئێستادا ڕەنگی گۆڕانی ئاوەکان ئاوی چەم و ڕووبارەکان بە چاو زەمانەکانی پێشووتردا بۆچی ئەگەڕێتەوە؟ بڵێ جوانە ئەو پرسیارە بە تایبەت ئاوی دوکان لە پایزانە زەر دەبێەوە نییە؟ زیابوونی مادەی ئۆرگانیە بەڕاستی بە دەرەجەی یەکەم و فڕێیانی پاشەڕۆی بەبێ چارەسەر. یعنی ئەمە لە هەموو شوێنەکە ئەم قسەیە دووبارە کەمەوە ئەڵێم ئەمە کفرێکی ژینگەییە بەڕاستی. تۆ بە فڕیانی ئاوەڕۆی شارێکی ملیۆنی وەکو سلێمانی بەبێ چارەسەر یعنی هیچ سەرچاوەیەکی ئاو نییە تەقەبولی ئەمە بکات، ناتوانێت لێ دووەرگری حتا حەجمەکەی دەئەوەنەی با بڵین قەبارەی ئاوەکەی دەئەوەنەی دەربانی خان بێ ناتوانێت، چونکە ئەم پاشەڕۆ بەدەر لە بەکتریا و لە مەسەلەن سەرچاوی نەخۆشیەکە هەر تەنها ئێمە ئۆرگانیک لۆدەکەی حساب بکەین، ینی ئەو لۆدە ئۆرگانی کە ئیکاتە سەرینەکە ئەم مەوادە ئۆرگانیانە تەمەن فترەیەکی پێویستە بەلای کەمەوە مانگێکی ئەوێت با بڵین بۆ شیبوونەوەی. ئەم شیبوونەوەیە چیە کات پێویستی بە ئۆکسجینە، تەوان ئۆکسجینی ئاوی سەرچاو ئاوەکە دائەگرێت کە دایگرت خەتەر دروستەکە بۆ سەر ئۆرگانیزمەکانی تر بۆ زینەوەرەکانی تر و ئەبێتە سەرچاوەیەک بۆ دروستبوونی قەوزە بۆ خۆی مەوادێکی کیمیا ئەوەیە ئۆرگانیە. ئەم مادە ئۆرگانیە کە قەوزەکە مایەوە قەوزەکە مردیان بە جۆرە لە جۆرەکان این بوو زۆر وردە لە تریتمنت پلانتەکانیش لەو با بڵین بێزگەی پاکردنەوەی ئاوی خواردنەوەیە لا ناچن بۆچی لەبەرەوەی ئێمە تریتمنت پلانتەکانمان هەر کلاسیکشین هەر هی ساڵەکانی هەفتاکانە
هیچ گۆڕانکاریەکمان نەکردووە بەرەو ستاندەرەکانی ئاوی خواردنەوە لە ساڵی 90ەوە ئەپدەیت بووەتەوە لە وڵاتە پێشکەوتۆکانە لە زۆر شوێنە فلتەری با بڵین دروستکراو بەکارێت وەکو ئەم فلتەرانی کە لە ماڵەوە هەمانە ئەو فلتەرانە بە عددێکی زۆر بۆ سەرچاوەکانی ئاو بۆ پاکردنەوەی ئاو بەکارێت بۆچی بە خاتری لابردنی ئەو مادانە چونکە بەم ڕێگە تەقلیدی ئێمە تەنها فلتەرێکی لەممان هەیە ئێمە لەوێ سانت فلتەر ڕەپت سانت فلتەرە کە ئاوەکەی پیا تێپەڕەبێ و دوای ئەوە کلۆری تێکرێت لە پێش ئەوە تەمەن مادەی سلفاتی ئەلمنیۆم ئیزافاکرێت لە ناو کلاریفایەرەکانە بۆی کە ئەو قڕلیتەی لەگەڵی ئەمە تەنها قڕلیتە لە ئابین ئێستا ینی لە وزگەی پاکردنەوەی ئاوی خواردنەوە هیچی وا ناکەین بەڕاستی تەنها تربدتیەکە لا ئەبین و کلۆری تێەکەین لەبەرەوە با بڵین پێوەری پاکێتی وەنیە ئاوی خواردنەوە دوو بوعدا بعدێکی نزیکی هەیە بعدێکی دووری هەیە وەنیە بعدە نزیکەکەی با بڵین نەبوونی ئەو ئینانەیە کە لە فترەیەکی با بڵین لەوچە هەفتەیە کاتۆ کە ئاوکە بەکارێنین نەخۆش دەخا وەکو بوونی بەکتریا و ڤایرۆس و ئەمانە ئێمە این کلۆریتیەکەین ئەمە لا ئەبین ڕاستە بەڵام ئایا پێوەرمان هەیە بۆ بەرکەوتنی ئاوکە یا بەکارهێنانی ئاوکە لەسەر مەدادورەکە نیمانە لەبەرەوەی بێ ئەوانەش داخەڵ بکرێن یعنی disinfection by productمان هەیە ئێمە ئەو مخەلەفاتانەی کە لە تعقیم دروست دەبن طبعا چوار ترای هەڵۆمیثانن ئەمانە ئەم ترای هەڵۆمیثانانە هەمویان کارسینۆجێنیکن ینی مسەرتنن تۆ ئەگەر ئاوی پاکراوەکە ئەگەر خۆشتی پێ بشۆیەتە جسمتەوە ینی دەرمەڵ ئەوە هەیە ینی لە پێستەوە ئەگەر بچیتە مەسبەحەکانەوە کە ڕێژەیەکی زۆر کلۆر تێ ئەکرێت لەوێ بەڕاستی و بوونی مەوادی ئۆرگانیش لەوێ زۆرە سەرچاوەیەکی ترە بۆ وەرگرتنی ئەو ترای هەڵۆمیثانانەیە ینی سەرچاوی هینێکی ئەوەیە مسەرتنە مادەیەکی مسەرتنە لەبەرەوە شەرت نییە تۆ ئەرۆکو من ئاماژەم پێە لەسەر مەدای نزیک ئاوەکەت پاکە بەڵام بێ لەسەر مەدای دووریش پاک بێ پێوەرەکانی مەدا دوورەکەمان نییە ئێمە تاست لەبەر و داخڵ نەکراوە ئەسە بچۆ لە ینی لەگەڵ ڕێزما بۆیان مەبەستم ئەوە نییە کارمەندانی هینی سەرچاوەکانی ئەوەی پاکردنەوەی ئینەکان و محەڵی تەسفێ ئاوەکان ئەوان ئیشی خۆیان جێبەجێەکەن بەڵام حکوومەت پێویستە ئەو ستاندەرە تازانە داخڵ کات بۆ پیاوانی پاکی ئاوەک نەک ئەوان ئەو پێویستە ئیزراعات بکرێ ئەو هینانە بکرێ ئەبێت تۆ کلۆر زۆر بەکار نەهێنی شەر نییە ئێمە مەوسمی ئیتر بەرەو ئەوە چین کەس کچوون و ڕشانە و شت بڵاو بێتەوە لە بەرەو کلۆرەکە ئیزافاکەن بەڵام بوو خۆی زیابوونی کلۆرەکە دیسانەوە مەوادی خراپ زیاتر دروستەکە و زۆریشان مسەرتنە ناوان دەسەکانە خۆش بێت دکتۆر سپاس بۆ تۆ بە هیوای ئەوەی کە بتوانین هۆشیاریمان هەبێ بەرامبەر ژینگەکەی خۆمان ئەوەشی کە گرنگە ئەوەی کە ڕۆژانەیەمە بەکاری ئەهێنین بە تایبەتی وەکو سەرچاوی ئاوی کە وەکو بەڕێز بە شوێکی زانستی بۆچی کردینەوە کە بزانین ئایا ئاوەکەمان پاکە ئەنج بەکاری بێنین ئەگەر پاک نەبوو توانین ڕێگە چارەی بۆ بدۆزینەوە بە کۆی گشتیش بتوانین هۆشیاریمان هەبێ کە هەموو شوێنێک بە مڵکی خۆمانی بزانین و پارێزگاری لێ بکەین دووبارە سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکانت سپاس